مێژووی دروستبوونی شاری هەڵەبجە. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزوور. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارەزوور. دەشتی شارەزوور تەنیا لە بەروبوومی کشت و کاڵی دانا بەڵکو لە بواری ئەدەبیات و شعریشدا لە پلەی یەکەمدا بوو. نیشتیمانی دەیان هەڕەمی مەزنی ئەو مەجالە بوو. دەشتی شارەزوور بەهۆی هەڵکەوتە و شوێنی جوگرافی و بەپیتی خاکەکەی بەگزادەکانیشی وەکەڵ کە پێیان دەوترێت 13 بنەماڵە لەوێ نیشتەجێ دەبن و ئاوەدانی دەکەنەوە. ئەم ناوچە ئاوەدانە ئەمڕۆ ناسراوە بە پارێزگای هەڵەبجە. شاری هەڵەبجە لە ساڵی 1650 لەلایەن بنەماڵەی حەمەچاوەش شیوەکەڵی ئاوەدان کراوەتەوە. دواتر بەتەنیشت ئەوانەوە هەندێک ماڵی جوولەکە نیشتەجێ بوو. ناکۆکی زۆر لەسەر مێژوەکەی نییە. پەسەند کراوە کە عوسمانیەکان لە ساڵی 1700 زاینیدا بنیاتیان ناوە. سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیە نیشتەجێ بوو تا دواتر بەهۆی هەڵکەوتە جوگرافیەکەی خەڵکی تر لە ناوچەکانی ترەوە ڕوویان تێکردووە. مستەر ریچ لە گەشتەکەیدا ساڵی 1820 هەڵەبجەی بە شار داناوە. لێکدانەوە و بۆچوونەکان لەسەر ناوی هەڵەبجە پێچەوانی دروستبوونەکەی ڕاجایی زۆر لەسەر ناونانی هەڵەبجە هەیە. لەوانە بۆچوونی یەکەم دەڵێن ئەو ناوچەیە شوێنێکی جوان و دڵگیر بووە لەبەر ئەوە پیان وتووە عەجەبجە. دواتر گۆڕاوە بۆ هەڵەبجە. بۆچوونی دووەم دەڵێن کابرایەک لەو ناوچەیە بێچووە هەڵۆیەکی گرتووە ئەو کادوتراوە هەڵۆبەچە پاشان گۆڕاوە بۆ هەڵەبجە. بۆچوونی سێ دەڵێن خەڵکی کرماشان بەهۆی بازرگانیەوە سەردانی حەڵەبیان کردووە لە سووریاوە. دواتر ئەو ناوچەیان بینیوە هەستیان بە لێکچوونێکی زۆر کردووە لە ڕووی کەش و هەواوە. پێیان وتووە حەڵەبی بچووک پاشان پێیان وتووە حەلەبچە. بۆچوونی چوارەم دەڵێن کابرایەک بە ناوی هەڵۆبەک ئاوەدانی کردوتەوە لەوە پێیان وتووە هەڵۆجە پاشان گۆڕاوە بە هەڵەبجە. بۆچوونی پێنجەم دەڵێن میری سەلجوقیەکان ئەلەب ئەرسەلان کاتێک بەو ناوچەیەدا تێپەڕیوە وەک شوێنی خۆی لێ ڕوانیوە و پێی وتووە ئەلەبجە. دواتر گۆڕاوە بۆ هەڵەبجە. ئەم بۆچوونە لە هەمویان زیاتر نزیکە لە ناوی هەڵەبجە و مێژوونوسی کورد جەمال بابان ئەم ڕایی پەسەند کردووە بە لە بەرچاوگرتنی ناوی شارەکانی تر کە زۆربەیان بە ناوی کەسەکانەوە ناونراوە. ئەم ڕایە لە ڕاکانی تر بەهێزتر خۆی نیشان دەدات. هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە ساڵی 1889 بۆتە قەزا. ساڵی 1950 لە ناحیەکانی سیروان، شارەزوور، پێنجوێن، خوورماڵ و وارماوە پێکهاتووە. لە ساڵی 1959 پێنجوێن و دواتر دەربەندیخانی لێجا دەبێتەوە. ساڵی 1968 یەکەم هەوڵی بە پارێزگابوونی هەڵەبجە دەدرێت بەڵام سەرکەوتوو نابێت. ساڵی 1999 بڕیاری بە پارێزگاربوونی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ دەردەکرێت. لە 13 ئاداری ساڵی 2014 پەرلەمانی عێراق وەک پارێزگا دەنگی لەسەر دەدات. لە ئێستادا هەڵەبجە پارێزگای چوارەمی هەرێمی باشووری کوردستانە. سەنتەری پارێزگاکە هەڵەبجەیە. هەڵەبجە بە دووری 75 کیلۆمەتر کەوتۆتە خواری ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە. دەکەوێتە نێوان هێڵی درێژی 46 پلەی ڕۆژهەڵات و هەردوو بازنەی پانی 35 بۆ 36 پلەی باکوور لە باکووری ڕۆژهەڵات و باشوورەوە بە چیاکانی هەورامان، شنروێ و باڵام بۆ دەورە دراوە. بە درێژایی 75 کیلۆمەتر سنووری بە ئێرانەوەی. دەشتی شارەزوور بە ڕۆژ ئاوای شارەکە دەست پێ دەکات و لە ڕۆژهەڵاتی ناحی سوورداش کۆتایی دێت کە درێژەکەی دەکاتە 100 کیلۆمەتر. لە ڕووی هاوینە هەوارەوە دەوڵەمەندە بە سروشتی جوان و خاوەنی دەیان ناوچەی گەشتیاریە و بەشێکی زۆری هاوینە هەوارەکانی دەکەونە هەورامان. 726 متر لەسەر ئاستی ڕووی دەریاوە بەرزە و ڕوبەرەکەی 1532 کیلۆمەتر چوارگۆشەیە. هەڵەبجە لە ڕووی ژمارەی دانیشتوان و پێکهاتی ئاینیەوە ساڵی 1970 لە 4 گەڕێکی سەرەکی پێکاتبوو. گەڕەکەکانی بامۆک، پاشا، سەرا و پیرمەحەممەد کە سەرجەمی ژمارەی دانیشتوانی 22,411 کەس بوو. ژمارەی ئەو خێزانانەی لەو 4 گەڕەکە نیشتەجێ بوون 3,850 کەس بووە. ژمارەی دانیشتوانی ناو هەڵەبجە 65,800 کەسە کە بە تەواوی ناوچەکانیەوە یەکسانە بە 105,000 کەس. لە ڕووی ئاینیەوە موسڵمان و کاکەیەکانی تێدا دەژی. هەڵەبجە لە مێژوودا بەر گەورەترین کارەسات کەوتووە. لە ساڵی 1988 کیمیاباران کراوە
لەلایەن ڕژێمی بەعسەوە زیاتر لە 5,000 کەس شەهید بووە لەیان کەسی تریش بریندار کە تا ئەم ڕۆژ بریندارەکان ماون و چاوەڕێی ساڕێژبوونی برینەکەیان دەکەن. سەرباری ئەو برینە قوڵە هێشتا هەڵەبجە لەسەر پێیە و گۆرانی بۆ جوانی دەچێت. ساڵی 2014 وەک پایتەختی ئاشتی ناوی تۆمار کرد.